ڕۆژی چواری هەشتی 2017 مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆیە لە میانی کۆبوونەوەیەکی فراوانی جەماوەریدا ڕایگەیاند یەکێتی لەگەڵ کاراکردنەوەی بێمەرجی پەرلەمانی کوردستاندایە لەگەڵ ئەوەی هەمووان پێکەوە بگەڕێنەوە بۆ ناو پەرلەمان لەگەڵ ئەوەن حکوومەت ئەکتیڤتر بکەین و قەیرانی دارایی چاک بکەینەوە چونکە ئەم کارانە بەتەنها لایەنێک ناکرێت. مەلا بەختیار وتیشی یەکێتی هیچ کاتێک لەگەڵ تێکدانی یەکڕێزی نیشتیمانیدا نییە و ناچێتە ژێر ئەو بەرپرسیارەتە بەڵکو یەکێتی سەرجەم هەوڵەکانی بۆ کاراکردنەوەی پەرلەمان و یەکڕێزی و هێزی لایەنە سیاسیەکان و هیواشی خواست کە هەموو لایەنەکان پێکەوە بە پشتیوانی میلەتەکەمان پێچی ئەم هەورازە ببڕین. هاوکات مەلا بەختیار لە چەند کۆبوونەوەیکی جەماوەریدا بەپێی بڕیارە پەسەندکراوەکانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی و دوا بڕیاری لیژنەی باڵای ڕیفراندۆم کە ڕۆژی 30 2017 لەسەری ڕەش بەسترا ڕایگەیان کە لە 12 یان 13 ئەم مانگە پەرلەمانی کوردستان کارا دەکرێتەوە. لای خۆشیەوە سعدی پیرە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوارەی پێرێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیان لە کۆبوونەوەکەدا زۆر کەس پێیان وابوو کاراکردنەوەی پەرلەمان بە بێمەرج ڕەنگە سەر نەگرێت بەڵام یەکێتی دەی ئەم مانگەی دەستنیشان کردبوو بۆ کۆبوونەوەی پەرلەمان. لە کۆبوونەوەی نێوان لایەنەکانیش مەسعود بارزانی قسەی لەسەر 12 و 13 مانگ کرد بۆ کاراکردنەوەی پەرلەمان. ناوبراو ئاماژەی بەوە کرد ئەوەی ماوە گۆڕان و کۆمەڵ و پارتین بۆەوەی کۆبوونەوەی دوو قۆڵی یا سێ قۆڵی بکەن بەبێ لایەنی سێم ئەوەی پەیوەندی بە ئێمەوە بوو گەیاندنی ئەو لایەنانە بوو بە یەکتر کە پێکەوە قسە دەکەن و لەو هەوڵەشمان سەرکەوتوو بووین. کاراکردنەوەی بێمەرجی پەرلەمانی کوردستان بڕیاری تاکە حیزبێک یان تاکە کەسێک نییە. هاوکات لە ناوێکێتی نیشتیمانی کوردستاندا داوا کراوە کە کاتێک بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دابنرێت ئەم بڕیارێش لە سەر کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسیەکێتی و سەرکردایەتی جەختی لێکراوەتەوە. ڕۆژی 27 2017 مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا کە یەکێتی پێی پەسەندە کە بە هەوڵی هەموو لایەک و ئامادەکاریەکی سیاسی گونجاو پەرلەمانی کوردستان تا دەی هەشت ئاسایی بکرێتەوە چیکە کات بە فیڕۆ نەدرێت. هەروەها یەکێتی بە باشی دەزانێت کۆبوونەوەی هەموو حیزبە کوردستانیەکان کە پێکەوە بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆمیان داوە ئەنجام بدرێت بۆ تاوتوێکردنی هەوڵەکانی ڕیفراندۆم و کاردانەوەکان لە جیهان و ناوچەکە و ناو کوردستان بەرامبەر بە ڕیفراندۆم. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتیدا کە 29 2017 بەڕێوەچوو لە ڕاگەیاندراوێکدا جەخت کرایەوە لەسەر پەسەندکردنی بڕیاری ئاسایکردنەوەی بێمەرجی پەرلەمان و سەرهەڵدانی ئومێدی چارەسەرکردنی کێشە سیاسی و یاسایەکانیش هەروەکو بۆ ئارامکردنەوەی دۆخی سیاسی و یاسایی و ئومێدی خواست تێگڕالایەنەکان دوور لە گیانی تەسکی حیزبایەتی باقی وردەکاری سیاسی پرۆسەکە لە پەرلەمان و یەکڕێزی نیشتیمانی تەواو بکەن. بڕیاریش درا لەسەر خێراترکردنی هەنگاوەکانی یەکێتی بۆ ڕەخساندنی زەمینەی سازانی نیشتیمانی نێوان سەرجەم لایەنەکان کە هەنگاوی هەرە کاریگەریان ئاساییکردنەوەی پەرلەمانە هەتا ڕێکارە یاسایەکانی ڕیفراندۆمی باشووری کوردستان و ژیانی پەرلەمانی پەسەند بکات. هاوکات لە ڕۆژی 30 2017 کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بڕیاردرا لە ماوەی 2 هەفتەدا پەرلەمانی کوردستان دەست بەکار بکات. جگە لەو بڕیارانی مەکتەبی سیاسیەکێتی و ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بۆ کاراکردنەوەی پەرلەمان گۆڕانیش لە ڕاگەاندراوەکانی سەرکردایەتی هاوبەشدا پێداگری لە کاراکردنەوەی بێمەرجی پەرلەمانی کردوێتەوە. لە 14 6 2017 سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی با ئامادەبوونی سەرجەم ئەندامانی لە بارگەی مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی لە کۆبوونەوەیەکدا جەخت کرایەوە لەسەر یەخستنی هەوڵەکان بۆ تێپەڕاندنی هەموو ئەو کێشانەی بەرەوکی هەرێمی کوردستانیان گرتوێتەوە لەسەر بنەمای دیالۆگ و ڕێکەوتنی هەموو لایەنە سیاسەکان و خۆسازدان بۆ هەموو ئەو پێشات و ئەگەرانەی ڕوبەڕووی کوردستان دەبنەوە پێداگریکردن لەسەر مافی چارەنووس و ئەنجامدانی ڕیفراندۆم و ڕاگەاندنی سربەخۆیی. بڕیاردرا ئامادەکاریەکانی بۆ بکرێ لە کاتی گونجاودا بەدی بهێنرێت. ڕۆژی 23 6 2017 لە کۆبوونەوەیەکی دیکەی سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕاندا لە ڕاگەاندراوی کۆتاییدا هاتووە بڕیاردرا لەسەر ئەوەی کە پاش ئاساییکردنەوەی پەرلەمانی کوردستان ئامادەکاری تەواو بکرێت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بە مەبەستی سربەخۆیی بە بەشداری ناوچەدا بڕێنراوەکان. لە ڕۆژی 8 2017 بەپێی ڕاگەاندراوی کۆبوونەوەیەکی دیکە بڕیاردراوە لەسەر ئەوەی یەکڕێزی نیشتیمانی دروست بکرێت لەسەر پرسە نیشتیمانی چارەنووسسازەکانی خەڵکی کوردستان. هەروەها لە بەشێکی دیکەی ڕاگەاندراوەکەدا هاتووە دەبێت دوای ئاساییکردنەوەی پەرلەمان ڕیفراندۆم ئەنجام بدرێت بۆ سربەخۆیی لە سنووری کارگێڕی هەرێمی کوردستان و ناوچەدا بڕێنراوەکان. واتە بەپێی ئەم ڕاگەاندراوە نەبێت گۆڕان پێشتر تەنها جەختی لە کاراکردنەوەی بێمەرجی پەرلەمان کردوێتەوە
بەڵام لە ئێستادا و دوای ئەوەی هەوڵەکان بۆ کاراکردنەوەی بێمەرجی پەرلەمان سەرکەوتوو دەبن بە تایبەت هەوڵەکانی یەکێتی گۆڕان لەم بڕیاری خۆی پاشەکشەی کردووە وا دەردەکەوێت کە ئامادەیی بۆ کاراکردنەوەی پەرلەمان پیشان نەدا بەپێی ئەو زانیارانی کە چاودێر تایبەت دەستی کەوتون یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانی لە هەوڵەکانی بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لە 2 هەفتەی داهاتووی ئەم مانگەدا ئاگادار کردوێتەوە زانیاریەکانی چاودێر دەری دەخەن کە وفدی یەکێتی لە کاتی سەردانیدا بۆ مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان بە مەبەستی پیرۆزباییکردن لە ڕێخەری نوێی بزوتنەوەکە هەوڵەکانی خۆیانیان بۆ مەبەستی کاراکردنەوەی پەرلەمان پێڕاگەاندون هاوکات لە کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشدا گۆڕان لەم هەوڵانە ئاگادار کراونەتەوە بەڵام تا ئێستا بزوتنەوەی گۆڕان لەم بارەیەوە هیچ هەڵوێستێکی ڕسمی ڕانەگەاندووە لەو بارەیەوە چاودێرێکی سیاسی ئاماژە بۆ دەکات وەک دەردەکەوێت کە بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا و لە کاتێکدا کە هەوڵەکانی لایەنەکان و یەکێتی ئەنجامی باشی هەبووە لە توانەوەی بەستەڵەکی نێوان لایەنەکان و کاراکردنەوەی پەرلەمان بە ئاشکرا دیارە کە نایەتە ژێربار و یاری بەکات دەکا و تەنانەت لەو بارەیەوە لە داواکانی خۆشی هەڵگەڕاوەتەوە کە پێشتر جەختی لە کاراکردنەوەی بێمەرجی پەرلەمان دەکردەوە ئەوەش لە زیانی دۆخەکە و خودی هاوڵاتیاندایە ئەو چادێرە سیاسی دەژڵێت پێشتر گۆڕان تەنها باسی کاراکردنەوەی بێمەرجی پەرلەمانی دەکرد بەڵام لە ئێستادا کە دەزانێت ئەو هەوڵە خەریکە دەگاتە بەرهەم بە بیانووی جیاواز خۆیانی لێ دوور دەخەنەوە دەژڵێت گەر بزوتنەوەی گۆڕان هەروە بە بێدەنگی بمێنێتەوە ئەوە بە دوور نازانرێت کە پەرلەمانی بێ بزوتنەوەی گۆڕان کارا بکرێتەوە چاودێرە سیاسیەکە لە کۆتایی بۆ چوونەکەیدا دەڵێت چەند پەرلەمانتار و هەڵسوراوی گۆڕان وەکو ئەنارشیستی بەرامبەرشکێن پروپاگەندە دەکەن ئەمانە لەسەر بنەمای یان لەگەڵمان بن یاخود دوژمنمانن هەڵوێز وەردەگرن ئەمە هیچ بوارێک بۆ ئازادی بڕیار و بیرکردنەوە ناهێڵێت